وجعالیه بتایبەتیجی مراسم و پیروزکردن جشن بزانی که پاراستنا کریستیانان و بگشتیجی پیکاتین اولی و نتویت نوا کردستان دا هم جالی سیاسی و هم جالی اولهی و چاوه از ایوه مجارد گل برای سرامی نوری اندام پارلمان کردستان به حسب مرز رامي تو گله گله بخیر هاتی زور سپاس کوین گل مدانه و یدو خون پریخه کل شاتت پثخوث خنواثي و خثواثي درسته نه سطانو هاتي درسته صدانوت بلام كأتو قلت سطاسة درسته تو گله سپاس من هر اوه پیچید بد أنا زور باشا دستكام اوجی من یاش جهتی سرتها چی زور سركوتو هر بجی گله بخیر هاتی از بحث بتایبەتیجی ریو رسم و پاراستنا جهن مراسم اولی بکم الدست بيكي كم مجرى هاري جرينجا يعني هكا باراستين أبن ريو رسم بوسا بريفانا عشان طاوا هاري ما كردستان دا درجاهيات ديروكي وحتى أفيغافي درنجي شفجي سپاس بخود مراسم هبیم سلامتی در باز بین سحاری و جهانه هات نوچون جی گرم گورکا چه جشن مسلمانان و ازدیان و سایم کریستیانان جی پاراستن بدید نویا چوایه اف پاراستن بو کت تفگراندن پیشچی جشن لبارستان پیروز بی حقیقت اما نریت چی سالانه خۆتان باش دەزانن کەوا لە گشت کەنیساکانی شارەکانی کوردستان نوێژی جەژن و قەداس دەکرێت و لە کاتی جیاواز دەکرێن ینی قەداسی ئێوارە هەیە و درنگانی شەویش هەیە و بەرە بەیانیش هەیە لێرەوە هەموو ساڵ هێزە ئەمنیەکان بەگشت تەشکیلاتی ئەرکەچی زۆر زەحمەت يعني دەچێشن و بەڕاستی کارێکی زۆر قورس يعني جێبەجێ دەکەن بەبێ ئەوەی کەس هەست بەو مادیبوونە بکە يعني بەڕاستی يعني بەو سەرمایە هەمویان لە چوارچێوەی یاخۆت لە دەوروبەری کەنیسەن بۆ پاراستنی ئەمنیەتی ئەو خەڵکەی کەوا سەردانی کەنیسەکان دەکەن نەک تەنانەت هەر ئەوەندە لە هەموو ناوچەکان کە زۆرینەی خەڵکی ئەم ناوچەیە يعني کریستیان بن دەبینی لە هەموو دەواازەکانی ئەم ناوچەیە ئەم شارەیە هێزە ئەمنیەکان بڵاویان پێکراوە ئەمە زۆر دەستخۆشیان لێ دەکەین زۆر مەمنونی ئەو مادیبوونین حقات خەڵک ئەگەر چەند دڵیان خۆش بی و چەند ئیدی جەژنە کەیفی جەژنیان هەبی بەڵام بێگومان بەبینینی هێزە ئەمنیەکان ببینینی هەموو ئەو بەڕێزانەی کەوا هاتوونە لە بۆ پاراستنی ئەمنیەتیان زیاتر بەدڵەکی ئیستیراحەت بە ئتمێنان مەراسیم و نوێژی خۆیان جێبەجێ دەکەن با من لەسەر ئەو وێنێ ڕابواستم کە کریستیان بە تایبەتی ئەو وێنەیە دەبینن هەست پێ دەکەن ئیتر شتێک هەیە مەترسێک لەسەریان هەیە بۆی ئەو هەموو هێزە بڵاوە پێ دەکرێت مەسەن هەتا وەکو توش باست کرد بۆ نمونە لە عینکاوە لە دەواازەکان لە هەموو شوێنێ خاڵک هەیە بۆ ئەوەی مەسەن پارێزراو بن یان بەڕاستی هەست بۆ دەکەن ئەوە بۆ ئەوە لێرن یعنی زیاتر مرتاحتر بن هەست بۆ دەکەن لە ماڵی خۆیانن هەتا ئەگەر توزانم سەتاسەد هیچ کێشەیەکیش لە ڕێنەوەی یعنی بە بۆچوونی من شتەکە نزبیە نێوان بژاردە یەکەم و دووەم بەڵام ئەوەی من بزانم زیاتر موریدی بژاردەی هی دووە من هەست بە استراحەت دەکەن هەست بە ئەتمێنان دەکەن ڕەنگەش کەسانێک هەبن مەسەرەن هەست بەوەی بکەن کەوا بڵاوکردنی هەموو ئەو هێزە ئەمنیانە لەبەر ئەوەیە کەوا ڕەنگە مەترسیەک هەبی یا خۆت شتێک هەبی بەڵام ئێمە دەبی واقعیانە بیر بکەینەوە هیچ ناوچەیەکی دنیا هیچ وڵاتێکی دنیا دوور نییە لە کاری تیرۆریستی فەرموو پێش چەند ڕۆژێک ئەوەی لە ئوسترالیا ڕوویدا يعني کارەسات بوو ئیدی ئەو ئوسترالیا ڕەنگە هەزارها کیلۆمتر لە ئێمە دووربی لە ئەمریکەشتی وا ڕووی دەدا پێش دووسێ مانگ يعني من باش بەبێرم دێ کەنیسەی کلدانی ئیدی ڕعەتیان هەیە لە ویلایەتی ئەریزۆنا لە ئەمریکا کابرایەکی ئەمریکی لەو گۆڕەی چاودێری کەنیسەی کردبوو و هێرشی کردە سەر کەنیسەی بە سیارەی خۆی ینی بۆ هیچ شوێنێک پارێزراو نییە لەوەی کەسانێک هەستی خراپیان هەوێت يعني نیازی خراپیان ینی هەبێت ینی بەڕاستی بۆیە بڵاوکردنی هێزە ئەمنیەکان زۆرەتە و شتێکی زۆر گرنگە دوور لە هەموو تەفسیراتی مەزاجی و دوور لە هەموو تەفسیراتی عاتفی بەڵام ئەوەی ئەمن بزانم کەوا خەڵکەکە زۆر دڵیان خۆشە ببینینی هەموو ئەو هێزە ئەمنیانە جا لەسەر ئەو کارەی کە هێزە ئەمنیەکان دەکەن کە جێی دەستخۆشیە لە هەموو شوێنێک لە هەموو کاتێک
لە هەمان کاتدا قەت نەبووە کەسێک لە کوردستان هێرش بکاتە سەر کریسیانەکان مەبەستم لە کلێسایە لە شوێنە پیرۆزەکانە لە ماڵەکانیانێ یعنی ئەو عقلیەتە لە ناو خەڵکیشدا هەیە جیرانن ماڵی کریسیان لە لای مسلمانەکە پارێزراوە هی مسلمانەکە لە لای کریسیانەکە مسلمان یعنی پارێزراوە یعنی هەمویان یەکتریش دەپارێزن ئەوەش هەیە نازام ئەوە لای ئێوە ڕوونە هەست پێ دەکرێت لە ناو کۆمەلگای کریسیان یان زیاتر ئیتر هەست بۆ دەکەن کە ئیلا دەبی هێزە ئەمنیەکان ئەم کارە ئەنجام بدەن نەخێر بەڵام ئەمە ینی دووبارە ئەمە دەبی شیکردنەوەی واقعیانە لە بۆ ینی بارودۆخەکە بکەین ئەمڕۆ کوردستان خۆتەنها خەڵکی کوردستانی لێ نییە ئەنوە ئەوەشکال خەڵکی لێ ئیدی بارودۆخی دەور و بەرمان بارودۆخی ناوخۆی هی ئەم ینی ناوچەیە هەموو وای لێ کردووە کەوا لە کوردستان خەڵکانێکی زۆر کۆ ببنەوە یعنی هەمەڕەنگن ڕاستە فەرهەنگی پێکەوە ژیان لە کوردستان قۆڵە و ئیدی ینی قوڵایەکی زۆر ینی ڕەسەنی هەیە بەڵام معنای ئەوە نیە ڕەنگە کەسانێکش لە ژێر کاریگەرەیەکی معەن لە ژێر ئایدیۆلۆژیایەکی معەن پەنا ببەن بۆ کاری تێکدەرانە ئەوەیە یعنی مەبەستم ئێمە پێشبینی مەترسی لە کوردستانیان ناکەین پێشبینی مەترسی لە هیچ ملەتێکیش ناکەین بەڵام ئینکاری ئەوەش ناکرێ لە ناو هەر ملەتێک بە هەر ناوەک بی بە هەر تایتلەک بی کەسانی بەربوون ئایدیۆلۆژیای توندرە و کەسانی توندرە و هەر هەن ینی بێگومان ئەمە لە ڕووی یعنی ئەمنی لە ڕووی سیاسیەوە هەتا چەند مافەکانتان پارێزراون بەشداری پێکردنتان لە حکومڕانی لە حکوومەت لە پەرلەمانە لە هەموو دام و دەستگاکان پێتان چوونە وە چ پشنیارێکتان هەیە ئەوەی ئێوە تەمەنای دەکەن زیاتر بکرێت بۆ نمونە لە داهات و ئێوە کە لە پەرلەمانیش بابەتی مافەکانی کریسیانەکان یاخود کلدان سریان ئاشووریەکان و ئەرمەنەکانیش هەروها بێگومان بابەتێکی ینی بەردەوامە بابەتێکی مستەدامە ئەمن پێم سەیرە ڕەنگە هەندێک دۆست و برادەر کە وەڵام بدەن دەڵێن مافەکانی ئێمە پارێزراون یاخود دەڵێن مافەکانی ئێمە پارێزراو نین ئەمە شتێکی بەردەوامە ینی پرۆسەیەکی بەردەوامە ئەمە ئێمە دنیا دەگۆڕدرێ و ئیدی شێوازی بەڕێوەبردننی ژیانی ڕۆژانەش ینی دەگۆڕدرێ ڕەنگە یاسایەک هەبوو یان قرارێک هەبوو پێش چەند ساڵ لە ڕوانگەی ئێمە لە بۆ ئێمە زۆر کافی بوو ئێستا گۆڕانکاری بەسەرداهاتێ دەبی بە بەردەوامی متابعە هەبێت بەڕاستی خاصەتەن لە مؤسسەی تەشریعی ینی کە پەرلەمانە جابوو ئەوە بەتەماچین چونکە ئێوەکو ئەندام پەرلەمانەوە باس هەرچەندە بەداخەوە هەتا ئێستا پەرلەمانی کوردستان کارانە بووە هۆکارەکانیشی ینی دیارن ئەو جەجەژنە با نەچینە با لێگەڕێن با باسی خۆش بەڵام بێگومان پلانەکی تۆکمەمان ئامادە کردووە بۆ ئەوەی هەر پەرلەمان کارابی دەست بەوانە بکەین کەەوە هەوڵ بدەین زۆرترین یاسا زۆرترین ینی پرۆژە یاسا لە بۆ بەرژەوەندی میلەتی ئێمە یعنی پەسەند بکرێن ئیدی نەکاریتان ینی لای خۆمان ئامادەمان کردووە بۆ نمونە چاکردنی یاخودانی هەموارکردنی یاسای هەڵبژاردن گەڕانەوەی کورسیەکانی کۆتاوەک خۆی کردنەوەی کۆتایی هی کریسیان کلدان سریان ئاشووری یەک بازنە لە هەموو کوردستان و سنووردارکردنی دەنگدانی کۆتایی کریسیان تەنها بە کریسیانەکان لەو کاتەی دەردەکەوێت بە فعلی چێنوێنەری ڕاستەقینەی خەڵکە بەبێ هیچ ئەوەی کەسێک بێتەوە تانایی لەوەی بدا کەوا مەسەلەن لە برا مسلمانەکانیش دەنگ بە مەسیحیان دەدرێت یاخود ینی بالعکس زۆر لەوەی ینی لە گرنگی ئەوەی ینی دەڕوانین کەوا یاسایەکی باری کەسی ئەحوال شخصی تایبەت بە کریسیانەکان هەبێت ڕاستە ئیدی هەندێک یاسا هەن ڕەنگە لەوەی دەگەڕێنەوە کەوە دووەمین سەرچاوی تەشریع لە عێراق و لە کوردستان شەریعەیە بەڵام دەستوریش زەمانەتی ئەوەی دەدا هەموو پێکهاتەکان بتوانن مافەکانی خۆیان ینی بپارێزن ئێمە زۆر پێویستیمان بەوە هەیە کەوا یاسایەکی باری کەسی تایبەت بە خۆمان هەبێت جگەلەوەی دەمانەوێت تر مسلمانن یزدینە چ لیستەکەتان یان لانی ترش بێ تا چەند هاوکارم بۆەوەی ئەم کارە بکرێ
لە ئێستاوە زۆر زووە بڵێن هاوکارن یاخود هاوکارنین بەڵام ئەمن لێت ناشارمەوە هەندێک موواقفی پێشتر هەیە ئێمەش هەندێک ئیدی لە ینی لە ڕێگای ینی چناڵی تایبەت هەندێک ئەو پێشنیارانە یاخود ئەو فکرانە ینی گفتوگۆمان کردیە لەوەی دڵنیام کەەوە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان 100% پشتگیرن 100% پشتگیرن هەندێک لە فراکسیۆنەکانی تر پشتگیریە بەس لە ڕووی دەرەوەیە یان بەجددی لە پشپەردەش ئەوها 100% پشتگیرن چکە خەڵک مەسان بۆ نمونە دەڵێ ئەومە لەسەر تەلەڤیزۆنە قسەیە دەکرێت بەڵام پێشتر ڕێککەوتن هەیە لەگەڵ لایەنێک لەگەڵ کۆمەڵەیەک ئیتر ئەمەی لە بەرژەوەندیان بێ بۆ خۆیان دەکەن نەخێر وەنیە ئێمە پێش ئەوەی باسی هیچ پرۆسەیەکی سیاسی یاخود نەتەوەی بکەین هەمووان دەزانین کەەوە پارتی حزبەکی فرەنەتەوەیە حزبەکی کوردستانیە ڕەنگە تەنها حزبە کەەوە باوەڕێکی تەواوی هەیە بە مافی هەموو پێک هاتەکان بێگومان جگەلەوەی ئەمە تەجروبەمان هەیە لەگەڵ پارتی بۆ خەڵکانێکی زۆر لە ئێمە کەوادری پارتین بە شانازیەوە یەک لەوانە ئەمن ئیدی ئەمە باش لەوەی تێدەگەین و باش باوەڕمان بەوەدا هەیە کەەوە پارتی دەتوانێت مافەکانی ئێمە بپارێزێت ئەوە دەتوانێت بەرگری لە ئێمە بکات هیوادارین حزبەکانی تکەش هەروەک پارتی بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ ئێمە بکەن قەراری ئەخیری خۆمان بگەڕێتەوە لای ئێمە نەک لای هیچ لایەنێکی تر و ئومێدەوارم لەم خولەی پەرلەمان چەند فراکسیۆنێک چەند بەڕێزێک دەتوانن هاوکار و یارمەتیم بدن لە فراکسیۆنەکانی تکە جگە لە پارتی ینی بەڕاستی پێت بڵێم ئیدی هەندێک ئەوەی ینی دەست پێشخەری خێرمان ینی بینیوە هیوادارن دەست پێشخەریەکان هەتا کۆتایی لەگەڵ ئێمە بەردەوام بن زۆر باز دەکەیت پێدەچی علاقات شتان بەخۆت بی لەگەڵ برادرانی بە تایبەت ناو پارتی لەگەڵ موسڵمان و هێزدی چێ پیرۆزبایی لێ کردی؟ وەڵا لە دوونێ شەو لە تقریبان سەعات 9 شەو پیرۆزبایەکان ینی دەست پێ کردو یەکەم کەس کە پیرۆزبایی لە منی کردیە دکتۆرە باڵە فەرید بوو فرۆش فراکسیۆنی پارتی وەکو من بە سریانیان بە کوردی بووی نووسی ئەوەی تازە کوردی بوو نازانی بە سریانی بێگومان بەڕێزیان نازانی بەڵام ئیدی هەواڵانی تکەش بەردەوام بوون لە پیرۆزباییکردن لە گەورەی خۆتانە لە گەورەی خۆیانم گەلە جەڕۆسەد بژین هەکە پیرۆزبایی نەبن بچەکێ دڵمان چێت بێت هیویدارین چ جەرا دڵمانە نەبێت گەلە خۆشحاڵ بیم ئەندەمە پەرلەمانی کوردستانە بەڕێسڕامی نوێی هەنگێڵمە دەبوو دووبارە پیرۆز مەمنون زۆر سپاس.